خەڵکەکە زۆر ڕووی تێکردو لەبەر کوالێتی بنزینەکەی کوالێتی هاوینە لێدانەوەی زۆر کوالێتی غازەکەی باشترەوە هەمیش هەرزانترە. واتە ڕۆژێ هاتووی زۆر بە سیاری دەکەم لۆ من دەرنانی بنزین لەبەر گرانبوونی نرخی بنزین و کوالێتەکەی شۆفێران بیریان لەوە کردوتەوە پشت بە سیستەمی غاز ببەستن بۆ ئۆتۆمبیلەکانیان. جاماوەیەکی دوور و درێژە بەشێک لە شۆفێران پشتیان بە غاز بەستووە بۆ ئۆتۆمبیلەکانیان بە تایبەتی ئۆتۆمبیلی تەکسی. بەڵام ئێستا وردە ئۆتۆمبیلەکانی بار هەڵگر و هەروە ئۆتۆمبیلە تایبەتەکانیش پشت بە غازە بەستن. دەمەوێت بچمە لای یەکێک لەم شۆفێرانی کە ئەلێرەیە بۆ بەستنی سیستەمی غاز. سڵاوت لێبێ قوربان. سڵاو لێوەش. پێم بڵێ هاتووی ئۆتۆمبیلەکەت کێ غاز؟ من ئۆتۆمبیلەکەم غازە هاتیمە پشکنی بکەمەوە. ماوەی چەندە کردوتە غاز؟ ماوەی دواتە دەبێت سیستەمی غازم دۆ سیارەکەم زیاد کردی. بۆچی کردوتە غاز؟ لەبەر گرانی نرخی بنزین و خراپی کوالێتی بنزین غازەکە باشترە و هەرزانترە بە دووریش لە مشکلەی سوستانی فیت پەمپ و لێدانەوەی مەشینە بە تایبەتی کە ئێستا وەرزی هاوین و گەرمەیە. واتە لەبەر کوالێتی بنزین و نرخی بنزین ئێوە خۆشم قوتابیم و کار دەکەم ڕۆژانە لە کار لۆ خوێندن لۆ مارەوە واتە ڕۆژێ هاتووی زۆر بە سیاری دەکەم لۆ من دەرنانی بنزین و هەروەها پێش مەجالیشم لە بچم بنزینی پاپشتەیە حکومی 750 دیناری تێ بکەم بەهۆی کارەوە سیارەکەم کردتە غاز و سرعتمان کردە. جیاوازی چیە لە ڕووی نرخەوە بۆ تۆ لە بنزین وەروە بۆ غاز؟ لە ڕووی نرخۆ ئێستا غاز ئەمن ئەگەر تێ بکەم لتری بە 425 دینار تاوەکو 450 دینار غاز تێ دەکەم لتری ئەگەر بنزین تێ بکەم لتری بە 1100 تاوەکو 1200 دیناریە ئەوەش جیاوازیەشی زۆرە لە نیوەی زیاتر لۆم پارەی گەڕانیتەوە. هیچ مەترسێکی نییە بۆت ینی غاز وەکەوەی باسی هیچ مەترسێکی نییە و هیچ لێ ئارادانیا تا ئێستا ئەو سیارانەکە ئەگریشان تێ بەربووە ئەگەر سەیرتان کردی ئەوتان کردی زیاتری بنزین بوو. خەڵکەکە زۆر ڕووی تێکردو لەبەر کوالێتی بنزینەکەی کوالێتی هاوینە لێدانەوەی زۆر کوالێتی غازەکەی باشترەوە هەمیش هەرزانترە کوالێتی زۆر باشە و هەرزانیشە غازەکە. بە بەراورد بنزین باشترە بۆ شۆفێران لەبەرەوە پشت لە سیستەمی غازە بەستن. بەڵێ اقتصادی ترە غازەکە لە بۆیان ینی نیوە لە نیوەی پارەکان لۆ دەگەڕێتەوە ڕۆژانە. زۆرێک گوێبیستی ئەم قسانە ئەبی لە گەڵ هاتی گەرمای هاوینەکە کێشەی غاز زیادە بێ یاخود مەترسی هەیە هەر بەڕاستی و مەترسیانە هەیە لە کاتی گەرمای یاخود تووشبوونی ڕووداوی هاتووە. نەخێر سیستەمی غاز بەخۆی سێفتی هەیە ئەمانی هەیە قوفلی لە پێش و لە پشتەوە هەیە بەڵام بەمەرجێک ستافی شارەزا ئیشی لێ بکات یعنی لێ بزانی و هەروەها کوالێتی ماوادەکانیش زۆر دەوری هەیە ئەگەنا هیچ مەترسی نییە بە هاوین بیزستان هەر چوار فەسڵی ساڵ هیچ کێشە و مەترسیەکی نییە بەڵام ئەوەندەیە دەبی لێ هاتووی ئەو کۆمپانیا کە ئیشی لێ دەکات لێ هاتووی. شۆفێران تووشی کێشەیەگە بن لەگەڵ سیستەمی غازیانی و کێشانە چین ئەگەر شۆفێر لی بێخەبەر بێ یاخود زۆر گرنگی پێنەدا ڕوبەڕوویە بێت. ئیهمالی شۆفێر زۆر دەوری هەیە یعنی ئێستاما هەر شۆفێرێک دێتە لای مە ڕێنمایی دەکەین دەڵێن کاکە دوو مانگ و نیو وەرن سەردانمان بکەن لە بۆ سیانەکردنەوەی هەیە ئێهمال دەکا ئەوەیە کێشەیانیش لە شوێنی تر دەستکاری کرا تەواپەکانیان فول کرا قفلەکانیان دەرهینە ئەوانە تەسیری زۆرە. لە کاتی ڕووداوی هاتوچۆ مەترسی تەقینەوەی دەبێت؟ نا هیچ مەترسێکی نییە چکە و تانچانە هەمووی 3 ملیمی درعە بەڵێ 3 ملیمی درعە ینی ترسیوەی نییە برێ بتەقییان شتێک هیچ ناتەق. ڕێنمایت بۆ شۆفێران چیە؟ ڕێنمایم ئەوەیە کە دەچیتە هەر شوێنێک بۆ سیستەمی غاز بۆ ئۆتۆمبیلەکەی ببەستێتن پێشەچی بزانیتن ئەوە کۆمپانیای ڕێگە پێدراوە لایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە زائیدەن ئەو ستافی ئیش دەکەن لێ هاتوو شارەزابن.